جاریت کۆژنێری گەورەی ڕاوێژکارانی سەرۆکی ئەمریکا لە دیمانەیەکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند کە ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان ئیسرائیل و سعودیە بابەتێکی حەتمیە. ئەوەش لە دوای ڕۆژێک لە ڕاگەیاندنی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئیمارات و ئیسرائیل هات. باڵێزی ئەمریکا لە ئیسرائیل دێڤید فرێدمان ئاشکرای کرد کە ڕێکەوتنەکەی نێوان ئەبوسەبی و تەل ئەبیب لە مانگی داهاتوودا واژۆ دەکرێت. کۆژنێر بڕوای وایە ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان سعودی و ئیسرائیل مەسەلەیەکی حەتمیە و ئەگەراوە ڕوو بدات ئەوان پێکەوە دەتوانن بە کاری زۆر گەورە هەڵسن. ئاژانسی ڕۆیتەرز لە زمانی بەرپرسێکی گەورەی کۆشکی سپیەوە دەڵێت کە کۆشنێر و نێردراوی ئەمریکا بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست ئاڤی بیرکۆڤیچ لە پەیوەندی بەردەوامدان لەگەڵ چەندین وڵاتی ناوچەکەدا بۆ زانینی ئەوەی داخوا وڵاتانی تر ئامادەی واژۆی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانن، هەرچەندە بەرپرسەکە ناوی وڵاتەکانی نەهێناوە، بەڵام پێشبینیەکان لەسەر وڵاتانی باحرەین و عومانن، چونکە هەریەکەیان بەجیا پێشوازیان لەو ئاساییکردنەوەیە کرد. تا ئێستا هیچ کاردانەوەیەک لەلایەن سعودیەوە تۆمار نەکراوە کە خاوەنی دەستپێشخەری عەرەبیە بۆ ئاشتی لەگەڵ ئیسرائیلدا کە لە ساڵی 2002دا لەلایەن شاع عەبدوڵڵاوە ڕاگەیەندرا و داوا لە قەوارەی زایۆنیستی دەکات کە لە زەویە داگیرکراوەکانی فەلەستینی دوای 5 حوزەیرانی ساڵی 1967 پاشە کشە بکات لە بەرامبەر ئاشتی و ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ وڵاتانی عەرەبیدا. لە لای خۆیەوە ملیاردێری جوولەکەی ئەمریکی حایم سابان لە زمانی جێنشینی سعودی محەممەد بن سەلمانەوە گوێزاوێتەوە کە ناوبراو لە هێرشی قەتەری و ئێرانیەکان دەترسێت ئەگەر پەیوەندی لەگەڵ ئیسرائیلدا ئاشکرا بکات. سابان کە لە نێوان قەوارەی زایۆنیسی و ئیمارەتدا نێوەندگیری کردووە بە ڕۆژنامەی یەدیعۆت ئەحرۆنۆتی ڕاگەیاندووە کە لە ئێوارەخوانێکدان لەگەڵ بن سەلمان کۆبووەتەوە و پرسیاری لێکردووە بۆچی پەیوەندی لەگەڵ ئیسرائیلدا لە ژێر کۆنتڕۆڵی ڕاداردایە، بۆچی ئاشکرا نابێت و بابەتەکە سەرکردایەتی ناکات. جێنشینی سعودی وتوێتی دەتوانێت ئەوە لە چرکە ساتێکدا جێبەجێ بکات، بەڵام لە هێرشی قەتەری و ئێرانەکان و لە ئاژاوی نێو وڵاتەکەی دەترسێت. دێڤید فرێدمانی باڵۆزی ئەمریکا لە تەل ئەبیب ڕایگەیاند کە واژۆی ڕێکەوتنامەی نێوان ئیمارات و ئیسرائیل لە مانگی ئەیلولی داهاتوو لە کۆشکی سپی بەڕێوە دەچێت. بۆ ئەو مەبەستەش کەناڵی 12 تەلەڤیزیۆنی ئیسرائیل ئاشکرای کرد کە هەفتەی داهاتوو بۆ ئامادەکاریەکانی ڕێکەوتنەکە شاندێکی باڵای قەوارەی زایۆنیستی سەردانی ئیمارات دەکات. پێشتریش ڕۆژنامەی ئیسرائیلی ئەمڕۆ ئاشکرای کردبوو کە بنیامین نەتانیاهۆ بەر لە ئاشکراکردنی ڕێکەوتنەکەیان لە 2 ساڵی ڕابردوودا 2 جار سەردانی ئیماراتی کردووە، ئەوەش بۆ ئامادەکاری ئەو پەیوەندیە نهێنیانەی کە ئێستا ئاشکرا دەکرێت. دوای ڕاگەیاندنی ڕێکەوتنەکە ڕاستەوخۆ میسر و باحرەین و عومان پشتیوانیان لێکرد، بەڵام ئێران و تورکیا ڕەتیان کردەوە. داسەڵاتی فەلەستینیش کە ئیمارات کێشەکەی ئەوانی کردوتە پاساوی ڕێکەوتنەکەی، ئەو ڕێکەوتنە بە خیانەت لە قودس و ئەقسا و کێشەی فەلەستینی ناو دەبات و باڵۆزی خۆشی لە ئیمارات کشاندەوە.